منەمان وشکەکەن ئەوان بە دوای خەبەری ناخۆش ئاگەڕێن کە ئەوە چێ و چێ ڕێنەکەوت ئەوە قڕکرا بەسەری ئەو وڵاتەیە ئەوە کۆرۆنا 1000 کەسی کوشت ئێمە بە پێچەوانەوە گەڕین نەهاکانی ئێمە یا ڕاستەخۆکانمان ئەو کاتێک کە دەنگێکی زۆر جوانی ئەڵتونی دۆزینەوە ترێمە زۆر دڵخۆش و کامەرانین ئەم ئێوارەیە زۆر مای خۆشحاڵی بۆ من گەنجێکی زۆر خۆشەویست دەنگێکی ئەفسوناوی لە چوارچرای مەهاباتەوە لە سابڵاخەوە دەنگێکی سابڵاخی جوان کاکە هیوا کاکی وە ئەستوو بەم ئێوارەیە لە بوو بە میوانی ڕادووی گەڕیان و بەرنامەکەی من زۆر خۆشحاڵم کاکی وە جان بەخێر بێ قوربانت بم دەستا و خۆش بێت بۆ من جێگای شانازیە کە دەخدمەت ودا دەبم ئینشەڵا بتوانم ڕەزامەندی و بەدەست بێنم و لە خدمەت ودا بم و سپاسی کاناڵەکەش و دەکەم ڕادیۆ گەڕیان دەست و چاو خۆش بێت کە ئەو مەزارەودا بە من زیاتر خۆشحاڵم کاکی گۆجیان کاکبادی جان بەخێر بێ کاکبادینی خۆشەویستی ژەنیاری بەتوانایکی بۆ لەگە کاکە هیوایە ئەمڕۆ ڕادیۆکەیان ڕوونا کردەوە سوپاسی بێپیانم بۆ کاکە بورهانستاری ماندوونەناس و کاکە داڤانجیان کەوان هەمیشە لەگەڵمانن لەگەڵ هاوڕێ خۆشەویستەکەی کاکە هیوان کە لەگەڵیان هاتووە بەخێر بێ دەخوا سەرەر دووچاوم کاکی هیواجان من نازەمایە پێشەی بێ بوارە هیچ لەبارەی ڕادیۆگەڕان بیستە بوو ینی هیچ لای ئەوە هیچ گەیشتۆتە لای ئەوە کە ڕادیۆکێنە ڕادیۆی گەڕیانە گەیشتۆ بەزمەت کەمی لە ڕێگەی سوۆسیال میدیاوە چکە سوۆسیال میدیاش لای ئەوە بە زۆری ئینستاگرام و ڕەنگە تەلێگرام زۆرتر تۆزە زۆری سپادە لەوانە دەکەن هەر بۆی ئیشەڵا کاری کواتێکن کە لێش هەر بناسرێت بەڵام من دەنگی تۆ گەیشت بوو بە من بەڕاستی دیمانێکم بینی لە گرتەیەکی ڤیدۆیە پەرستان لەگەڵ ئامینەخانی خێزانی هونەرمەندی کاریزمای هەموو نەتەوەکەمان مامەسا ماملێ دانیشتە بووی یەکێ لە گۆرانەکانی ماملێ دەوتەوە زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی ئەمە تۆ بڵیت ڕۆژان کاکەیوا بە دیداری شادبین زۆر خۆشحاڵم کامڕۆ لە خزمەت جا من هەر زۆر بەپەلە زۆر بە ئاواتەوە چکە دڵنیام بیسەران و گوێگرانیش سواز بۆ خوشکی پێشکەشکاری بەتوانام کاریزمای ناو ڕێگەیانی کوردی خات و ئاشنا دەڕێگە لە دەستان خۆش بێت هەمیشە کاری جوانەی ئەوەشە زۆر سپاس کوردنیویست سپاسیانەکەم و هەروە سپاسانەکەم بە خراتی میوانەکانەکەم سواز بۆ کاکە ئیدریسی بێدارانی خۆشەویست حەزەکەم هەر زوو بچینە لای میلۆدیەکی جوان بۆی ئەو پرژێنێکی ڕۆحی مادوومان بکاتەوە خەڵکی زیارە تامەزرۆی بزانم دەنگە تازەیە ئەمڕۆ دڵنیام دەنگێکە بیستن کە نەتان بیستوە بە یەکەوە ئەچینە لای یەکەم گۆرانی و تا بدایەوە باسێکی فەرموو غفري عاشقانو غفري عاشقانو زازا بدل وماهري آخرنگ شاگردی بکن آخرنگ شاگردی بکن صد نسيم ساحري ناز دريجان قرب خنزره پاره پارم بکی لسارقم دابن آخ دست تو الله گرم دست تو الله گرم هر توم لخلقی زاتری ناز دری جان
هەو بڵێ مەشهوری گەیشتە عالەم بوو کوا یادی بەخێر مەیلی دارمانی دایاردی من بوو کوا یادی بەخێر چۆن دەبێ فکرت نەبێت تیرت لە جارگم کاریە ئەو دەمای بۆ بانی شایانەی تیری تۆ یادی بەخێر بای شەمایەڵ بیدا بەدەست ئەو دولبەرە خاوارێم مەڵحەمێکم بۆ بنێرێ بۆ دڵەکەی زەمدارێ من كتيني سيدي سيادم لما صيادي من هو دماي تيري لجايرقي من دايادي بخير أو كدي فرمو وفادارم بشایرتی عاشقی چون لیادم تی کلایمو خندکی یادی بخیر بای شمایل بیدا بدست او دلبرا خوارم ملحمی که بو بنیرم مدلکی زمداره دەست خۆش کاکە بادین دەم خۆش کاکە هیواجیان بەڕاستی زۆر زۆر خۆشحاڵم کە گەنجێکی وەکو بەڕێستان ڕێچکەی هونەر ڕستەکە ئەو ڕستانەتان گرتووە کە ئەو مای خۆشحاڵیە هونەرمەندی ناوچەی گەرمیان و هۆرەزان و هۆرەچەر کاکە ڕەفات گەرمیانی هەڵە خۆشەویستن سڵاو ڕێزێوەتان کورنیوز دەڵێ خەمخۆری هونەرمەندانی چوارپارچە کاکزەزا سوپاس دەکەم کاگەزاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست دەڵێ سەرکەوتوبی کاکزەزا زۆر جوانە ئەم بیرۆکەیە و ڕادیۆ میلی گەڕیان زۆر سوپاس کاگازاجیان ڕۆحەکەم کاگازادی هونەرمەند کاگەزا قەرەداغی ماوەیەکی زۆر زۆر لە مەهاباد خزمەتی زۆر زۆر هونەری کوردی کردووە نازانم بیستوتانە بۆ دەنگێکی خۆشی و خۆی ژەنێرێکی ڤیۆلۆنی زۆر بەتواناشە تەنانەت ئیشی لەگەڵ مامۆستا ماملی ڕەحمەتیش کردووە کاکە ڕێبین ڕەشی دەڵێ سڵاو گۆرانی من دەڵێم شای نێو گوڵان ڕۆی بەبێ موزیک ئەو گۆرانی وتووە من دەڵێم شای گوڵان من دەڵێم شای نێو گوڵان ڕۆی نەزم کام گۆرانیە من دەڵێم شاری دڵم نییە بەس من دەڵێم شای نێو گوڵان ڕۆیی بەس دەماوەی ئانکاندا بەسەر بەڵە باش کاک گۆسکارەوە گەڵابەیەک لایکم تێگرتن وەڵی قوربانە بەم زۆر زۆر سوپاس دەکەم ئەو چاوانە ماچەکەم شایانی دنیاک لایک و خۆشەویستی و کۆمنتە کاکە هیوا ئەو دەنگە زوڵی کاک شێخ سەربەستی خۆشەویست و هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانی ڕادیۆی گەڕیان کاک شێخ ژیان سڵاو لێبێت
کاکە شێخجان دەنگی کاک شێخ نایەتە ناو ستۆدیۆوە کاکە دابان کاک شێخ سەربەست سڵاو لێبێت ئەم کاتەوە باش بەس بن جۆمە دەنگی بەڕێزن ئەگەر کاک دابان تۆ وەڵات کێشە لە ئێوە دەنگ نایەتە ناو ستۆدیۆوە کاک دابان مەگەر ئەگە وەریگرنەوە دوای پەیوەندی پێ بکەنەوە کاک شێخ سەربەستەوە چکە هاوڕێکی ئەزیز و خۆشەویستی بەرنامەکانمانە کاک فواد عەلی لە سڵاوتان لێ بێ زۆر زۆر سوپاس کاک بەختیار خالیدیە لە سڵاوتان لێبێت کاکە ئۆسکار ئەڵە چاومانە زۆر زۆر سوپاس دەکەم چاومانن کاک ئۆسکار بابانی چاوی ئێمەی خۆشەویستان ئەم خۆشەویستانە تا چەند ڕۆژێکتر لە سلێمانین کاکە هیوا لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ کاک بەهادین بۆ کەسانی کە عاشقی هونەری ڕەسەن و دەنگی ڕەسەنن ئەتوانن ئەگەر پێویستیان بەم خۆشەویستان هەبوو بۆی لە نزیکەوەکو من ئەوە ئاسوودە بن لە نزیکەوە جویان لێ بگرن بۆ دانیشتن و بۆ ڕازاندنەوەی بەڕاستی کۆڕە هونەریەکانیان ئەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە مۆبایلی 0 824 25 66 0 824 25 66 ئەتوان پەیوەندی بکەن بە کاکە هیوەم گروپە جوانەوە بەڕاستی من بۆیە لەم بەرنامانەوە هەم کات ئەو ڕێکلامە بۆم خۆشەویستانەکەم هیوادارم خەڵک بگەڕێتەوە بۆ ڕەسەنایەتی گوێ لە دەنگی ڕەسەن بگرێ بەڕاستی زۆر بەداخەوم ئێستا هەندێک بەناوی کە خۆیان ناو هونەرمەندەوە گوناحە ئەبێنی ئەوان دەستکەوتێکی باش و هەتا ماملێ لە ژیانە بوو ئەوەنە خۆش نەژیان لە هونەرەکەی کە بتوانێت سوودی لێ ببینێت تەنها ناوێکی پیرۆزی بەجێشت و هەتا حەسەن زیرەک لە ژیانە بوو خۆی بە حەسرەتەوەی بستێ ئەرز نییە تیا بحەسرەوە تایە بحەسێمەوە بەڵام سیرەکەی کۆمەڵە دەنگا خۆش ئێستا حیمایە و بۆدیگاردیان هەیە و ئەوانە پارێکی زۆر زۆر بەناوی هونەرەوە کۆکەنەوە ئەم دەنگ خۆشانش کە ئاوا ئەیان بینیت خزمەتی هونەری ڕەسەنەکە کاک ئەحمەد خۆشناوەتیمان لەگەڵایە دڵسۆزترین و خۆبەخشترین و مادوونەناسترین کارمەندی خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕیان لە هەولێری خۆشەویستەوە سڵاو ڕێز بۆ کاک ئەحمەد دەنگی پەیوەندەکان نایەتە ناو ستۆدیۆ هیوادارەمە و کێشەیە گە چارەسەر ببوایە چکە بە هیچ شێوەیەک نایەتە ناو ستۆدیۆ کاک دابانجان دەنگی کاک ئەحمەد نابیستم کاک ئەحمەد سڵاو لێبێ زۆر بە کەزی ڕەنگە لە دی ئۆدیۆ لە دەنگەکەوێت بەڵام بەڕاستی دەنگی تۆ نایەتە ناو ستۆدیۆ بۆ لای ئێمە بۆ میوانەکانم زۆر بەداخەوە داوای لێبوردنەکەم بەشمەوە کێشەیە چارەسەر ببێت هەتا و کێشانە چارەسەر بێت داوای لێبوردنە کاک ئەحمەدەکەم مەچینە لای گۆرانیی خۆشێک کاکیوە گۆرانی ترمە پێشکەش بکە یا گەشتێکت هەیە باسی پێ یا توانین باسی بەسەراتی و گرتە ڤیدۆیە چی بوو چۆن چوونە ماڵی ماملەی نەمر ئەو لەبەر شتێک لە یادی ماملەیە بۆ ئەو کەشەوەتان دروست کردیا مامۆستا محەممەدی ماملێ نەهەر بۆ ساڵاخ بەڵکە بۆ چوار پارچەی ئینسانێکی گەورە هونەرمەند و وەک معەلیمێکی ئێمەوا بوو بۆمە جێگای ئیفتخارە جێگای فەخرە کە دەڵێن و مامۆستا گەورەیە هەبوو هەیە و لەم هابات ئێمە بتوانین سەردانی بکەین و وەک مەدرسەیە کە بتوانین شتەهایشی کە ئەو مامۆستای وتوێتی بتوانین مەگوشەیەک لێ بڵینەوە بۆمە جێگای ئیفتخارە هەمیشەش ماڵە مامۆستا مەملەی ئاوەڵێ و کراوەتەوە بۆ هونەرمەندان و بۆ سەردانی مەمنونی ئامەژیانیم لێ ڕادەستی ماز دەکەم تافەی ماملەی بنە ماڵی ئازیزی ماملەی ڕێز و حرمەتیان هەیە لەلای ئێمە هەمیشە ئەو دەرگای ئاوەڵەیە بۆ هەموو هونەرمەندان و ئەو خۆشەویستانەی کە هۆگری دەنگی مامۆستا محەممەدی ماملێ و هەموو بنەماڵی ئازیزی نین بەڕاستی ئێمە زۆر جار کە هونەرمەندێک لە وڵاتی ئێوە دێتەوێ یان هەموو لە بچوار پاسەوە دێن ئێمەشە لێ بەشدار دەبین چون ئامەژیان هەمیشە لەگەڵ ئێمەیە و بیسا ئاگادارمان دەکات ئەمە ئەوە تاجی سەری هەر هەمومانە دایکی هەموو هونەرمەندانە بە من وای حسابەکەم کاک ئەحمەد خۆشناوەتی گەڕایەوە سەر پەیوەندیەکە لەگەڵمانە کاک ئەحمەدجان ئێوارە باش زۆر سپاس کاک ئەحمەدجان زۆر باشە کاک ئەحمەدجان دەستی کاکە دابانش خۆش سەوتەکە قەتع بووە جارێکتر بە داوای لێبوردنەوە
ببوورە کاک ئەحمەدجان هیوادارین دوای وەرەگەینەوە بچینەوە لای گۆرانیی کاکە هیواجان کاک هیواجان ئەو گۆرانی لەو مەجلیسەیە خوێنتانەوە چ گۆرانێک بوو ئەوی کە لەگەڵ چەند گۆرانێک بوو یەک گۆرانی بوو بەڵێ شەوا دنیا وەکو زولفەسیا پۆش ئەو بەرهەمێکی ئامادەمان کرد باشە ئەوانەی خۆتان ئامادە بکەن دوای حەزەکەم گەشتێکمان پێ بکەن بەناو گۆرانیانی مام لێ زۆر زۆر سپاس دەکەم. شاری بۆن لە ئەڵمانیا ئەو کاکیوەمان لە کاکیوە ئوسلوبکە لە ماڵی ماملەی پیرۆز کردووە گۆرانەکانی تۆتەوە دواتر شەڵە کاگەردەڵانگە لەگەڵمان مایەوە مەقتەعێکی بۆ نردومی سەوتی خۆی ماملێ حەزەکەم دوای پێشکەشتان یەکەم کاگەردەڵانیش شوێن کەوتووی ڕێبازی ماملەیە سپاس فەرموو کاکە هیواجان. هو مريم اي من ديزاني بردي بوبشي شي مشاني يسامينا تايا مشاني هاي مريم اي من مريم تايا وجان مريم بوكاني مريم هو مريم اي بايا برزايا ممكي شمايا مي سرزايا جوتي لي موي بوم الفرزا خاي مريم اي من مريم سايا وجان مريم بوكاني مريم هو مريم اي كايا زدريجي لا هو رازو سايا وليجي كوشلومي بو خوي دمنيجي هاي مريم اي من مريم سايا وجان مريم بوكاني مريم هو مريم اي جايا بجوانايا قد بلد خايا نومانايا قولانا لي وكردستانا خاي مريم اي من مريم سايا وجوان مريم بوكاني مريم کاکیوە بەداخەوە
لای ئێمە شتێک پیا بۆ لەم بەشەی کوردستان بەڵێ ئەم نوع گۆرانیت تقریبان خەریب وای لێ هات بەسەسە نایسا سواز بەخوا باشتر بووە نوعگۆرانی پیا بوو کە خۆت کۆمیدی بکەیت و یا ئایا لا ئێوە ژەم نوعگۆرانی ڕواجی ئێستا بۆ نمونە ئێوە تۆ ڕۆژانە ئایا ئەم گۆرانیانە مادەم گۆرانی ڕەسە نەڵێیتەوەی ماملی حەسەن زیرەک ئایا لە بەرهەمەکەی تۆنی بژیت ئەنی بۆ نمونە دانیشتەکان پێتانەڵەن یا ئاهەنگی بوو گواستنەوە و ژنهێنان شایی لەوانە کەس بە شایی بۆ تۆ نەڵێت چکە تۆم گۆرانی جوانە ناڵێ بێ گۆرانێک بڵی ئێستا کەلیمەی کۆمیدی و تۆزێ زۆر بەداخەوە ینی زۆر بەکەمی بەدەگمەند جۆ دەدەنە مامۆستا گەورانە زۆر بەکەی بەداخەوە هەروە کێزە نابێت ئێستا هوەرێکی ئازنزم ینی بڵین بێ ئەرزش پێیا بووە هوەرێکیدا بووە ینی تاو چۆتە گوێی خەڵکەوە بەخصوص ئەو نەسلانەی ئەو جوانانە ئەو کوردستانی ئێمە ڕێزی تایبەتیم بووان هەیە زۆر جۆ دەدەنە ئەوان شتهایشی کە خۆشە و کۆنە و کوتراوە و تاموسێژێکی کە هەیە لە بواری موسیقاوە لە بواری شعرەوە هەرگیز کە نامرێت بەڵام بەداخەوە جۆ نادەن کاک ئەحمەد خۆشناوەتی گەڕاوەتەوە لە مامزانی پەیوەندیەکەمان بۆ وەرەگیرێ زۆر حەز دەکەم کە کاک ئەحمەد بەژاریە بێ لە بەرنامەکەی کاک ئەحمەد جان سڵاو لێ بێت بەداخەوە دیارە هەر کێشەیەمان بۆ چارەسەر نابێت کاک ئەحمەد گوێ لە ئێمەیە ئەلۆ بەداخەوە کاک دابانجان پەیوەندەکە هەر وەکو خۆی تێو کێشە تەکنیکی ئەمڕۆ نازان بۆچی ئەومان هەیە داوای لێبوردنەکەین کاک ئەحمەدجان کاگە دەڵان قاسمەک و باسم کردێکێکە لە شەیدایانی هونەری ماملێ ئەڵە چاوتە ماجەکە ماندوو نەبن لە ئەڵمانیاوە کە بەڕاستی ئەویش دەنگێکی زۆر خۆشی هەیە کاک هیوا ئەوش گۆرانی ماملی ئەڵێتەوە بەڕاستی زۆر جار کە دائنشێت شتێک ڕیکۆرد دەکات بۆ من نێنێرێ بۆی دڵی من خۆش پێ بەڕاستی من زۆر سپاسێکەم هی و ئوستازە خۆشەویستە ئەوژێشتێکە لە شوێن کەوتوانی ماملێ و لە ئەڵمانیا و لایەن ینی خانەوادی ماملێشەوە زۆر جار کە لە تاراوگەیە دی ماملەکەنەوە کاگەردەڵانشێکە لەوانی هەموو جارێک بەشداریی بەرچاوی هەیە لە ئەگەر یەک پارچەیلەوەی کە لە ڕۆژانی ڕابردووە لام بێت حەزەکەم گوێبیستیوی جەنابیشت و خۆشەویستانی دامنابوو لە ڕادیۆی گەڕیان بڵاوکەینەوە بەڕاستی مەقتەعێکی بۆ نردوم بۆز نامرم هەرکە دەتبینم دەڵێ تۆ شەم منیش پەروانەکەم تا سەراپا نەممە کۆی زوو خاڵ قەدارام ناگرم گادەگی دەست خۆش کاگەردەڵان گیان کاگەردەڵانی هاوڕێی خۆشەویستمان ئەوش مژدەی یامەتێک کە لەم ڕۆژانەیە گەڕێتەوە لە ئەڵمانیاەوە لێرەش ئەبێ بە میوان لە ڕادیۆی میلی گەڕیان بەنامێکی جوانی بۆ دروست دەکەین بەڕاستی چکە ژێکێکە لە شوێن کەوتوان و هەوادارانی مامۆستا ماملێ جام پێم خۆشە بچینە لای هەندێک لە بەرهەمەکانی کاگیوا ئەسلوب من لێرەوە هەر لە خۆمە نازای هوێی ماملێم بەسەرا بڕخی بۆ بێ بینم بەڵام ئەوەنەم گوێ لە گۆرانەکانی بۆ بەدەنگی ماملەی خۆشەویست
کاکی وە لێرە ئەبێت تا چەند ڕۆژێک تر ئەو خۆشەویستانەی ئارەزوومەندی دەنگی ئەم خۆشەویستە بن ئەتوانن پەیوەندی پێوە بکەن بۆی کە بیانوێ لەگەڵی دانیشتن نزیکۆکو ئێمە ئەتوانن بە ژمارە مۆبایلی 0 750 824 25 66 ئەم خۆشەویستە ئەتوان پیا بکەن و بیدۆزنەوە قسەی لەگەڵ بکەن بۆی کە لەگەڵیا کۆ بنەوەکو ئێمە ئەچینە لای بەرهەمێکی خۆشی کاکەیە هیوا هیوادارم بێبەشمان نەکات لە گەشتێک بەناو گۆرانەکانی سابڵاخ و ماملێ و ئەو گۆرانی خۆشانەیە ئاهەنگێکایی مامۆستا عەزیز شاڕۆخ زۆر باشە. انت دنیا بمنم خدا جمله سنم انت دنیا بمنم خدا جمله سنم هیچکی مجاویدانا تکچون یاری نمانا شوجان ورا بدبینم جوانی جوان ورا بدبینم جوانی زمانا ای خداوندی جوانی ای گنر خوانی ای خداوندی جوانی ای گنر خوانی ای دم چوکی نازار جانا خدمم دا آزار سوزان ورا بدبینم جوانی زمانا ای دم چوکی نازار جانا خدمم دا آزار سوزان ورا بدبینم جوانی زمانا بریندارم دنالم پر بدیدای خیالم بریندارم دنالم پر بدیدای خیالم موتینا پرسی عالم پریشان و اودالم هی نایا 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 شاره پریشان و اودالم هی نایا نایا
کاکە بانیجان دەست خۆش کاکە هیواجان پێم وابێ کاک ئەحمەد هاتوۆتەوە سەر پەیوەندیەکە بەشم توانین وەریگەم ئێوارە باش کاک ئەحمەدجان سڵاوتان لێبێ کاکەم باش ئەوەجان سڵاو ڕێز بۆ تۆی خۆشەویست کاک ئەحمەدجان وەڵڵا وازم نێنە کاکە زۆر عینادم خۆش ناوە داوای لێبوردن نەکەین زۆر کاک ئەحمەدجان بە قوربانی تۆ ماوەجان ئەگەر یەک تۆز دیسانەوە دەنگەکە لێرە کە بۆتەوە بەڵێ لە خزمەتەن کاک ئەحمەدجان قوربانی تۆ ڕێز و خۆشەویستیم بۆ تۆ بۆ تەواوی خۆبەخشان لە ڕادیۆ گەڕیان و بەخێراتنیە میوانە بە ڕێزانە دەکەم یا خۆ بەخێرن سەرتا زۆر سپاس دەکەم بە ناوی کاکگویا و کاک بەهادینیشەوە زۆر سپاس قوربانی تۆ قوربان با هەر لێرەوە ڕێز و سڵام بۆ کاک سامانی وتی کاکە وەڵا کۆمنتێکم نووسی گوتم با پەیامەکەم هەر بە کۆمنت بڕۆ دیارەگلەی کرد دەڵێ بۆ نایە منانی کاکە من لە ماڵەوە یا حاجانە دەمێ سامان ناشتێکتر نووسی وەڵام من لە ماڵەوەی ئازێم شتێکی وای نووسیوە بەڵام گوت ئاخە لە کۆمنتەکەم گوتم ڕێز و خۆشەویستم بۆ مام دەزا و کاک بورهان و کاک دابان و جوانە خان دەڵێ بۆ ئێمە لە ژنە عەرەبەکەین دیار شتێکی نووسیوە چاو ماجەکەم بە قوربان یا خۆ لە ساغم سەرکەوتم ئینشاءڵڵا خۆشحاڵم توانین بەشدار بووم لە بەرنامەکەتان یاخوا سەرکەوتم مامەجان سپاس بۆ دڵسۆزی بۆ خەمخۆری تۆ چاوەکەمی کاک ئەحمەدجان قوربانی تۆ مامەجان زۆر سپاس سەرکەوتم ئینشاءڵڵا کاک ئیسماعیل قەرەداغی کە ناسا و بە اسماعیلی ماملێ ئەوش لە ئەم ساڵی ڕابردوو بڵێن لە بیدایەتی دامەزرانی ڕادیۆی گەڕیانە کە یادی ماملێمان کردەوە لێرە بەشدار بوو ئەڵە کاک زەزاوی گۆڵ بەداخەوە ڕاگەیاندەکان گەورەترین ڤایرۆسن بۆ ناوبردنی هونەری ڕەسەنی کوردی بەداخەوە دەڵێن کە هونەریش و بارەکانی ژیان لە قەیرانی گەورەدایە ئەویش بەدەستی خۆمان نەک بە بێگانە ڕاستەکە قوربان ئێمە شەڕواڵنێ گە ڕاگەیاندەکان هەندێک ناهونەرمەند نەکەن بە هونەرمەندام ڕۆژانە دروست نابوو کە ئێستا ئەو قەیرانەی هونەر کەتی کەوتووە بەدەستی هەندێک کەسەوە کە بەڕاستی هونەرێکی نزم پێشکەش دەکرێت ئەم هونەرە جوانە شاراوەتەوە کاکە هیواجان ئەڵێ چی بچینە لای گۆرانی ماملێ ئەگەر ئامادە بێ ئەگەمان دوێتی حەساوتە ئێمە زۆر پێمان خۆشە جوانەوە تۆ شتی تێدا هەرچێکە دەیەتوانی بڵێ بەڵام ئێمەش داواکارەکان وایە زۆر حەزیان لە گۆرانی ماملەیە و تۆشمەوە ناسیوە تازە لێرە لەو ڤیدیۆ لێرە زۆر ناسرای بەڵام تۆ ئازادی هەچ گۆرانی تریشە ئامادەیە بەڵام حەزەکەن یەک دوو گۆرانی ماملێمان پێشکەش بکەیت لەناو گەشتی گۆرانەکانتە تالا خفايا زايم هيما وانا فاياسين تالا خفازم هيما وانا فاياسين بول بول بوغولي جانا امني جبو كاسين امني جبو كاسين بيك بو خاطر هاي اشكيلا دا سويو بيك بو خاطر هاي اشكيلا دا سو لام الجند يلم جواني نشتو بيك شويو نشتو بيك شويو
آخ تارك هايات جوهر باريتي آخ تارك هايات جوهر باريتي خورشيدي خاوري كسماي أري بيش كتاياريتي ناي أزري جايان أخور الهاي الكنين شو شي مينتيم أخور الهاي الكنين شو شي مينتيم هم دنيا شمسو كسماي أريم خيامتي شيم ناي أزري جايا بيك بو خاطر هيدايك بيرايا كايات بيك بو خاطر هيدايك بيرايا كات مدارم بيني جانا لزنزيرك يا لزنزيرك يا تلقى فيازا أي ما وانا فياسي تلقى فيازا أي ما وانا فياسي بول بول بقولي جانا أمن يجيبو كاسي أمن يجيبو كاسي خوش دەستخۆشی لە کاکەوران و کاکە دابانەکەم کە زۆرمان دوون وەکو هەموو جارە باسێکم خات و جوانە هەموو کارمەندەکانمان ئێمە کاکە ئەحمەد خۆشناوەتی کە لە هەولێرەوە هەمویان خۆبەخشن کاک سامان لە ماڵەوە عاجز نەبێت دوێنێ بەرنامەی وتی پێشکەش نەکرا خۆشەویستان لەبەروی گردبوونەوەیەکی هونەرمەندانە بوو لە سەکۆی ئازاد ڕادیۆی میلی گەڕێنج لەوێ حوزوریان نەبوو سەرجەم ئەو مەراسیمیان بۆ گواستنەوە هونەرمەندان مافی ڕەوای خۆیان هەبوو لەوێ داوای ئەوەکەن کە ئیتر کۆتایی بۆ پەرستنی ڕوتی کولتور و هونەر بهێنرێت دیارە بەڕۆز و خۆشەویستمان هونەرمەندی بەتوانە جەلی زەنگەنە لێ بەیانامەی خوێندەوە پێویستە بە جددی لەم بارودۆخەیە چەند ساڵێک داعش وستی هونەر لە ناوبەرێ دوا بە دوای ئەوش ئەکسەر ئەوە کۆرۆنا شات یعنی ئەگەر وا بڕوا شتێک نامێنە ناوی هونەر بێ ئەگەر دەسەڵاتی کوردی ئەگەر حکوومەتی کوردی خۆماڵی بیر لەوە نەکاتەوە هونەریش نابێ وەکو هەموو کایەکانی تری ژیان بوەستێت بەداخەوە هەرچەندە کۆرۆنا بوو بەهۆی دواخستنی پەروەردە و خوێندن و سوپاس بەخوامڕۆ دەرگای قوتابخانەکان کرایەوە خۆشترین شت کە من ئەمڕۆ بینیم دیمەنێک بوو لەسەر تەختەڕۆژ دیارەیەکێک لە خوێندکارەکان یا قوتابیەکان دایمە مڕاقیبە لە پۆلە لەسەر تەختەڕۆژەکەم ڕۆ چکە یەکەم ساڵی خوێندن و خەڵک ئەوەنە تامەزۆی خوێندنە ئەمەە تامەزۆی کردنەوەی دەرگای قوتابخانەکانە دیمەنێکم بینی تیان نووسا بوو غیابمان نییە یەک کەس غایب نەبووە لە خۆشی هەموو تەلەفەکان چوو بنەوە کە بەڕاستی دڵم پڕ بووم بۆ وەسا ینی بەو شێوەی و دیاتۆ جاران بە پێچەوانە بوو خەڵک خواخوای بوو نەچێتەوە بۆ مەکتەب غایبە بوو بەڵام ئێستا ئەوەنە خەڵک عشقی هەیە بۆ خوێندن و بۆ کردنەوەی قوتابخانەکان کاگازاد قەرەداغی هونەرمەندی خۆشەویست ئەڵە دەنگێکی خۆش کاگازاد دوات پێڵە سپاسێکم کاکە ئۆسکار بابانێڵ لە غوربەت ئەو وایرانە زۆر خەتەرن زوو شۆرتەکان بەخوا لێ تێگەم کاک وەسکارجیان غوربەت ئەوەنە ناخۆشی هەیە بەڕاستی کە نازانم چۆن وەسف بکەم کاک ئیسماعیل قەرەداغی هونەرمەندی دەنگخۆش ئیسماعیلی ماملێ ئەڵە دەستخۆشی لەسەر جەم سابەجوانەکەی ڕادیۆی گەڕیانەکەم و ڕێز و حورمەتم بۆ میانە بەڕێزانە جابینەوە سەرەوە کاکوێ ئێستاش من هەرمەوە منێک عادەتمێ بە شتێکەوەی گرمە کاکبرازەی ئەو گۆرانەی لەو مەجلیسەیە لەگەڵ دای ئامەیە وتت من کە لەگرتە ڤیددیۆکانم بینی لە کۆمەڵە شوێن بڵاو کرایەوە لە نازم بەخوال یەکسەر لە ژێرە کۆمنت نووسێت تکایە هونەرمەندە چیە تکایە پێم بناسێنێت برادێک بۆی نووسی منای کاکی وایە زۆر حەزمە کرد بەڕاستی
کە ئەوە پێم خۆش بێت بەتیش کرا کاک مەحسینی گوڵپەرست لێوە چای ماز کاک مەحسینی زۆر خۆشەویستی هەموو لایەکمان بەڵێ باوەڕکە معلیمی منە برا گەورەی منە یعنی زۆر شت لەوەی فێر بووم چای ماز دەکەم کاری زۆر زۆر بە هەموو هونەرمەندان کردو خۆشەویستە لای بەڵێ ئەو ماوەیەکی زۆر ستودیۆشی لێ هەبوو بەرنامەی ئەوە بەڵێ زۆر خۆشحاڵم کە ئەو کەسە دەسۆزە خۆشەویستە کە بەو شێوەیە خزمەتی هونەر و هونەرمەندانەکە دەتوانم بە زۆرەتەوە بڵم تەنها هەنگێک بوو کە مامۆستا محەممەدی مام لێ بوو یارێکیم گرتو دوو چاویشینە لە PMC بڵاو بە وەرگیرە کاری بەتوانایی بوو نەنە کاک مەحسین خۆی دەنگێکی خۆش ژەنێرێکی هونەرمەندێکی زۆر بەتوانەیە کاک سامانی حاج عەلی کە یەکێکە لە پێشکەشکارە بەتوانەکانی هونەرمەندە کۆمیدیەکانی کوردستان و لە بواری شانۆ و درامایە و هەروەها بەرنامەی وتی پێشکەشەکان لەم ڕادەیە ئەڵا سڵاو و ڕێزمێ بۆ گەشت کارمەندە خۆشەویستەکانی ڕادیۆ گەڕیان بە خێراتی میوانە بەڕێزەکانەکەم چاوی ملای تاماچەکەم یاخوا سەرکەوتوتەوە درێژ بن مامە زان بەرنامانە ناکاوە میوانەکان لە ساح حدودەوە یەکسە بە فڕۆکەیەکی بێ فڕۆکەوان بۆ ناو ستۆدەکەوت ناڵم هەموو یەکا بە کۆمیدی وەڵای سامانجیان جاری وایە هونەرمەندانە باوەڕم پێ بکە وەکو وایە خوای گەورە منەوە نێ شەو خەو بۆشتەوە بینم یەکسە خەوەکە بێ بەڕاست ناڵم من باواتەوە بم کاکیوە لە نزیکەوە جۆم لێ بێ ئەوە تا شتەکە خەوەکە بوو بەڕاست و بە تیاری بێ فڕۆکەوان هاتە ئێرە یاخوا بەخێر بێت یاخوا بەخێر بێت جا نەزەم چینە لە گۆرانیە ئەو شەوە دنیا بوو یاشتی ئەتوانم پێشش چاوت ماچەکەم ئێمە بێبەش مەکە لە گۆرانی خۆشانەی سابڵاغ بەڕاستی ئەموو ئاواتی ئێمەیە چاو ماچەکەم ورا بدري ديني البكريت فارا يا موش ورا بدري ديني البكريت فارا يا موش بسر قرداياني جيل قردايانا كذبة بسر قرداني جيل قردايانا كذبة بلا قرداياني بايا لزوايانا كذبة بلا قرداياني بايا لزوايانا كذبة شواسينا بيازي وين سري مايا شواسينا بيازي وين سري مايا
لما قيرو سانا يا سمبوت آخر أمان لما قيرو أنا يا سمبوت آخر أمان دەمە خۆش بێ دەست خۆشکا کە بانیشان تاوان من ئەم گۆرانیم بە دەنگی گۆرانی بێژە گوێ لێ بوو نەمزانانی بە گۆرانی بێژەکە کرمانجە ئەین بادینیشە بە زمانی خۆمان عباس عاشق بەڕاستی ئەوەنە خۆش وتێتیەوە پیا و بە چۆرکە بە ژیانیەکە گوێ لێبێ بە زۆر جاش لەگەڵ کاک ناسڕا کە لە هەندێک شوێن ئەویش ئەم گۆرانێناڵێتەوە ئەمانە خامی هونەری کوردیانی هەستەکەی هەوێنەکەیەتی ئەوەنە جوانە میلۆدیانە هەرگیز نامرێت کاکە ئەردەڵان قاسمی خۆشەویستمانەڵێ هەر ئاوادان بێتە ماڵە کوردەواری هونەریە کاکە دەڵانجییان تۆ ڕۆحمانی گۆرانی شەیستی غەڵێت کاک دزا پێشەکەی سڵاو من لە ساڵی 2004 لە یوتیوب گۆرانی میلیم بڵاو کردەوە هیوادارم توانی بێتم گۆرانی میلی بە هەموو گوێبیستەکانم گیان بێت دەستە خۆش بێ هەر کەسێک توانی بێتی خزمەت بە هونەری میلی بکە زۆر زۆر دەستخۆشی لێکم کاکە ئۆسکار بابانی تێگەیشت ماڵێ باوەڕتان بێ خروج ناکەوێت بەس هاوکاریە هیچی تر دەزانم خۆیان داوا ناکەن داوای کردوە کە لایک و کۆمنت بنووسێت و پەیجەکە شێر بکرێتەوە یان ڤیددیوە دەستی خۆش بێ کاک ئۆسکارجان بەڕاستی وایە ئەو خۆشەویستانی کە ئێسامان بینیان هیچی تێناچێکە شێریکەن یا لایک و کۆمنت بکەن بۆی زۆرترین بینەری هەبێت بۆی زۆرترین کەس بێبەش نەبێت لە بینینی بەرنامە جوانە ئەو دەنە خۆشە کاکەی دارمەجی دەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس کاک ئۆسکار جای هێڵە شێر و لایک بکەن دەستی خۆش بێت دەست خۆش کاکە ئۆسکارجیان سواز بۆ دەسۆزیت کاک ئیسماعیل قەرەداغیێڵە کاک جەزاجان داعش بە هێزی پێشمەرگە لە ناو چوو بەڵام زۆر بەداخەو کۆمەڵی دەستگای ڕاگەیان هەیە کە دەیانێت کللتور و دابوونەرێت و هونەری ڕەسەنی کوردی لە ناوبەرن ئەرەوەڵی قوربان بە ئاشکرایان نوێ دابوونەریت و هەموو کللتور و هەموو هونەرەکەمان لە ناوبەرن هەموو ئەو ڕاگەیانانەش کەشفن لای هەمومان کە بۆ ئیشەکان ئەجندای کارکردنیان چییە لە خشتەبردننی کچان و گەنجانی وڵاتەیە بەلا ڕێبردنیانە بۆی کە دووریان خەنەوە لەم هونەرە جوانە بۆ ئەوی کە خزمەتی هونەری بێگانە بکەن بۆی خزمەتی کللتوری بێگانەش بکەن وە کللتورەکەی خۆشمان لەناوبەرن یعنی ئەمە ئەوەی کە جاروێ سوپایەکی بێگانە پێی ناکرێت داگیرێکە ئەمان بە شێوەیەکی تر ئەچنە خزمەتی ئەجندای هونەری بێگانەوە کاک هیوا تۆ زۆر جار لەوێ لەگەڵ ئەمە ئەمەرە سونەتەکان شاگۆرانیەڵی دیا هەر شەو تاموچێژی خۆ هەیە ئێستا هەر چەندەم چیبۆردە بەڕاستی خزمەتێکی زۆری هونەری کوردی کردووە چونکە لە ڕێگەی سەمپلەوە هەندێک ئەمێرە کوردەکانی هەرتیایە بەڵام هەر دانیشتنی جاروێ ئەمێرە سوودەتەکانیش چێژێکی تایبەتە بەخشێت لەوێ لە هیچ ویستیواڵ و مەسەلەن بەرنامەی هونەری ئەوانە بەشدارە بنیە هەر تەنها دانیشتەکان زۆر کەمە ینی چۆن بڵم بۆ ئەو سونەتیانەکەەوەی دەڵم خانێکەمە زۆر کەم بەرگزار دەبێت لە سلااوسیمە مەهاباتش کە بانگمان دەکەن من کە نەچوومە پێستا چون بەداخێکی زۆر زۆر گرانەوە زۆر گرانەوە کەسێک کە ئەنا مەهابات چوارچێوەی فەرهەنگ و مامۆستای شاعیر و مامۆستای هونەرمەند هەموو لەوێدا بەشدارە و تێر و تەسەرە کەسایەک لەوێدا دەنێن کە زۆر جێگای ڕێز و ڕێزم بۆیان هەیە ئەسەن باوەڕ کە لە موسیقی ناگەن یعنی کەسە هەیە تایبەت دەبن بەستا بەشدار دەبن لەو کارانە کە موسیقی زۆر لێزان نین هەر بۆشەوە چۆن بڵم ماوە نەبوو و نەمتوانیوە بچم بەڵام لە جگای کە بخۆیان دانیشتنەوە بەستا کۆبوونەوەی بووە حتممە بەشداریم کردووە دەستان خۆش بە جاوڵی بەڕاستی لە نەبوونی هیچ ڕاگەیانێکە تەنها ئێستا سۆشیال میدیای و ڕۆڵابینێ مناڵم بەرەمەکانی جەنابتم هەر لە ڕێگەی ئەو لایڤ و سۆشیال میدیایە بینی بەڵام جابەجارە هیوایەکشمان بەو کەناڵی مەهاباتی شەو بچێ زۆر جار هەندێک شتە بینم لێ هەر دڵم پێی خۆشە بێ کە جابەجارە هونەرمەندێکی کورد بەسەر بکەنەوە هیوادارم زیاتر بتوان خزمەتی هونەری کوردی بکەن کاک دڵشاد تۆفیقی هونەرمەندی خۆشەویست دەستان خۆش بێت سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم کاکە دڵشادجیان کاکە هیدایەت سۆران لەشتان ساغ بێت
کاگوێ من ئەزانم بۆ گۆرانیێش قورسا بە دوایە کە هەر داواکەی بڵی گۆرانی بەڵام بەڕاستی من ژەمەوێت ئەو ماوەی کەماوە حەزەکەم جۆمان لە چەند گۆرانیی خۆشی بەڕێستان بێت ئەگەر شتێکت هەبێ پێش مامۆستای تۆفیقا زۆر خۆشحاڵە بەسەر چاو. أري جان عزيز أمان وارا 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 وار شيرين بهارا يا بهر الأجلاي أخا وراي قرنا برادان جزنو بارو سيران خوشي گشتی پیروزی آی آی لگرد نازدان مجيب ومردان ببربوجيان سو خزان زكياي أخا وراي تانكي جيان لزير ريزنزير ضلت سنة للزير بيوان بولا شاه آي آي لو أقوجيانا سيب كم زارقم صوت واجنات شون كيعلم تورا سيب كم زارقم صوت واجنات شون كيعلم تورا أخلوش نام واجنا خوارنو خوام خيناوا أيوار كم زارقم نام واجنا أخموشم ناموا
نەخۆشکەوتم ناتیژیانە کالی مۆزار بۆ وەرە نەخۆشکەوتم ناتیژیانە کالی مۆزار بۆ وەرە نەخۆشکەوتم ناهاتیژیانە کاتیجان چێشان وەرە ئایاوەر نەخۆشکەوتم ناتی جوانێ کاتیجان چێشان وەرە نسرین ئەمڕۆ ناوڕۆزە ژیانە لێت بجێژنا پیرۆزە نسرین ئەمڕۆ ناوڕۆزە ژیانە لێت بجێژنا پیرۆزە لە کوردستانی عەزیز ژیانە جێژنی گشتگەل و هۆزە ئایاوەر لە کوردستانی عزیز ژیانە جێژنی گشتگەل و هۆزە من زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ڕادیۆی میلی گەڕیانتان بەسەر کردەوە و ئێمە زیاتر تامەزۆ بن کێوە ببینین بەڕاستی لە نزیکەوە بەڕاستی مای خۆشحاڵی بوو بۆ من ئازان و خۆشەویستان و کەسانی کە وەکو من زۆر تامەزۆی هوەری ڕەسەن و حەزەکەن لە نزیکەوە خۆشەویستانە ببینن ئەتوانن ئەگە بیانێ پەیوەندیان پێ بکەن لە سلێمانین تا چەند ڕۆژێک لە ڕێگەی ژمارە مۆبایلی 0 824 25 66 ئەم بەڕێزانە دۆزنەوە کەەوە توان لەگەڵە نزیکەوە گوێویستی گۆرانیە خۆشەکانیان بن. کاکە ڕەوەنتەڵای مۆنتێری سەرکەوتوو بە توانای ڕادیۆی سلێمانی ئەڵێ بژین کاک جزا زۆر سپاس دەکەم کاک ڕەوەنجیان کاک ئۆسکار سپاس کوڕەشاڵ ئەستاوتان لێ بە زۆر سپاس کاک شادوان عەبدوڵڵا سپاس بۆ تۆی خۆشەویست سپاس بە هەمووتان کە ئەم ئێوارەیە لەگەڵمانە بوون من هیچم نەماوە بەڵام دیاری جەنابەت ئایا هیچ گۆرانێکی تۆزە شادێ یا تۆزە ئێمە لای مەڵەن شەش یا بەندەری یا شتێکی تۆزێک جوڵەی تیابێن ئەوە بکەین بە دیاری بەرنامە لای خۆمەوە سپاسی بێپایانە بۆ خات و جوان لەتیف و کاکە دابانی خۆشەویست کاکە برانستار هەموو خۆشەویستانی کە لەم بەرنمەیە ڕۆڵیان هەبوو ماندوو بوون کاکە ئەحمەد خۆشناوەتی و هەموو هاوڕێنی ڕادیۆ گەڕیان سپاسی کاکە بەهادینەکەم کە ئەزێری کێشە ڕادیۆکەمانی جوانتر کرد و هەروە سپاسی کاکە یواکەم ئەگە هیچ شتێکت هەیە بۆ خۆشەویستانی خۆت بۆ داوتەی خۆت بۆ ڕادیۆی گەڕیان بۆ ئێمە بۆ زۆر سپاسی ئێوە دەکەین ئەلبەتە گەڕیانێکمان ئامادەکرد بوو پێشکەشی کە بە ڕادیۆ گەڕیان گەڕانەکەشمان پێ خۆشە ئەتوانیت خدمەت و داین نەکوتراوە شیعرەکە ئەوم پێ خۆشە ئەومان پێ خۆش بە کاتی بەشی موسیقاژ ئوستادی خۆم کاک بەهادین کارکرد بەڵاومان پێ خۆشە بەڕاستی ئەلبەتە دەمانەیە بیکەینە تەسویر و کلیپ ئەوان بۆ یەکەم جار دەمانی پێشکەش بە ڕادیۆ گەڕیانی کەین کەوا بێ خۆشەویستانم گۆرانیە بۆ یەکەم جار ئەوە شەرەفیەوەمان پێبەخشا کە لە ڕادیۆ گەڕیانەوە پێشکەشێکەن و گۆرانیەکی تازەی گەڕیانە کاکە هیوا ئەسلوب پێشکەشی ڕادیۆ گەڕانێکە سواسیەکەم و بەوەش کۆتایی بە بەرنامە بڕۆێنین بە دیارەکەی کاکە هیوا لای خۆمەوە ماڵتانەوە بێ سوپاس بۆ کاتێ بێمەتان بەخشی هەموو خۆشەویستانی لای کۆمێتە جوانەکانیان نووسیب و کاگا و ڕەحمەت کەڵە لە وەڵنداوە هەموو کاتێک بینەر و بیسەی ڕادیۆ گەڕانن ڕێوسڵامان بۆ هەمووتان زۆر سوپاس.
شخامی بهار باوشی گرمو روشی کی ساده من کورا عاشق خوار تشتاقانی شد لجر آسمانی شینی خیالت خیالم پر و خوان لنغمه و هوان بسته و گورانیم زاخوی دادا بريني كوني هوان هويني دلدار تاكي مليتو بيسوزو هاستا تاكي روجي من هوان رشا وقشا وقار قلاني جواني سيسو بميلان وكمل لا دوري تاوار تاخاني نازدار هاتاوار بيرم بيراواري بار بوماري بواري هاوار شخامي بار ماواشي گرمو روزی کی ساده داخلی نوشار هوار بویدنم یادگار بویدنم یادگار گرد توی گوی لگورانی